اینجا ئازیزان لەماوە مامۆستایەک پێی وتی پرسیارێک هەبوو کەسێکی زۆر شارەزای وتی پرسیارێک هەبوو ئەو ساعیان وت عیلم مهمە یا پارە ئەیوت ئێمەش دنیا فەلسەفەمان لێ ئەیە کە عیلم باشترە لە پارە وتی ئێستا من دوای ئەو هەموو ساڵە گەشتومەتە ئەو قەناعەتی بەداخەوە ئێستاکە با عالمیش بین بەڵام ئەوە تا سێ چوار مانگە مەعاشمان وەرنەگرتو بە فەقیری ئەژین ئیتر نازانم ئەم عیلمە کوێی باشتر بوو لە پارە من لەویا ڕوون نەهەوە ئەو ڕاگرم بەڵام ئەتوانم لێرەوە بە ئێوە بڵێم ئەگەر عیلم باشتر نەبێ لە پارە شتێکی کە هەیە پەیوەندی بە عیلمەوە هەیە لە پارە مهمترە ئەویش حکمت ئەی حکمت چۆن بەدەست بێن حکمت ئەبێت تۆ کە ئەم عیلمە بەدەستێنی هەر لە سەرەتای بەدەستێنانی عیلمەکە بە تەمابی لە شتێکا جێبەجێیت واتە تۆ کە خۆی ئێستاکەت زانیاری زۆرە من ئەڵێم زۆر فێر ببە زۆر گوێ بگرە زۆر بخوێنەرەوە زۆر تەمرین کە بەڵام لە هەمان کاتە بۆیە ئەڵێم زۆر بۆی زۆر شت ببینیت و ببیسی بۆی بزانی چی هەیە چی نییە کە تۆ زانیت شتێ باشە ئەبێ لەسەر ئەوە قیاسیکەی نەک ئەوە باشە بۆ ئەوەی خۆ بنوێنی پۆز لێی بڵێ وەڵام من ئەو شتە زانم نە ئەو شتە بزانی کە تۆ فێری ئەبی و ئەبێ بەکاری بهێن ئەگەر عیلم فێر ئەبی بۆ بەکارهێنان ئەوە سەرەتاکانی حکمت و دانایی من قەناعەتم وایە ئیتر نازانم تۆ چەندێک ئەم قسەی من وەرەگری پێت باشە پێت خراپە پێی ڕازیدیان من قەناعەتم وایە سەرەتاکانی حکمت ئەوەیە بە دوای فێربوونێکا بڕۆی کە بەکاری بێ چونکە شت زۆرە ئەکرێ بیزانی و تەنها بیزانی یعنی بۆچی باش ئێستا با بڵێم هیوا هەیە زۆر شتە زانێ بەڵام ئامادە نییە جێبەجێ بە تەواوەتی قەناعەتم بەوەیە کە ئەو کتێبەی ئەی خوێنمەوە ئەو کتێبە ئەمەوێ بەکاری بێنم ئەو کتێبەی ئەی خوێنمەوە ئەو کتێبەیە کە ئەمەوێ بەکاری بێنم ئەیجینا 10,000 کتێبیش بخوێنیتەوە هیچ ناگۆڕ بەڵام چەند کتێبێکی کەم ئەتوانێت ژیانت بگۆڕێ ئەتوانێت باری داراییت بگۆڕێ ئەکرێت توانێت عەقلیت بگۆڕێ بەس یەک مەرجێ کە دەستی بۆ ئەبەی بەنیەتی بەکارهێنان دەستی بۆ بە ئەیجینا خودی هەر ببی بە هەمبانەی زانیاری هەر بە زانیاری وتیابێ ئەمە وا ئەکا سبەی زانیاریەکەش هیچ قیمەتی نامێنێ بەلاتەوە جا ئازیزان وەرن خۆتان فێرکە کە چۆن سەیریگەی چۆن لی تێبگەی ئێستا ئێمە لە کۆتاییەکانی چالاکردنەوە لە سەرەتای بەشە پێشکەوتووەکە بابەتێکە خوێنین بە ناوی ئەوەی تۆ ئەگەر شتێک هاتە بەردەست چۆن لی تێبگەی اینجا ئیتر ئێستا من نەگلەی لە منهەجەکەم نەگلەی لە مامۆستا من قەناعەتم وایە ئەگەر بێت و خۆم ئاستی خۆم بەرزکەمەوە وە ڕێگاکان بزانم لی تێنەگەم پێویست ناکات تێمگەێنن خۆم هەوڵەیەم لی تێبکەم گرنگە هەوڵێم فێری ببم ئەمەوێ گرنگە بیزانم لە ئایندا و بیرم بێ هەوڵێم لەبەری بکەم هەموو ئەو بابەتانی کە باسم کرد ئێمە بە درێژایی پێشکەوتووەکە زۆر بەوردی ئیشی لەسەرەکەین چۆن تێبگەی لە بابەتێک چۆن تێبگەی لە بابەتێک چۆن تۆ مامەڵە ئەکەیتەوە دوجار لەگەڵ ئەو زانست و زانیاری کە هەیە بۆیە هەوڵ بن لێمان دامەبڕن ئێمە لەگەڵتان بەردەوام بین تەنها ئەوەیە ئێوەش نیەتەکەتان وا لێ بکەن فێر ببن بۆ گۆڕانکاری ئەکرێ هەر یەکێک لە ئێوە لە بوارێکە زۆر شارەزایی هەبێت بەڵام ئێمە لێرە باس لە شتێکەکەین ئەویش ئەوەیە چۆن زانیاری وەربگرین چۆن بە کاتێکی کەمی سعیکردن زۆرترین دەرەجە بێنین چی بکەین کە مطالعەمان کرد شتەکانمان زۆر لەبیر بێن و چی بکەین ئەم مطالعەکردنە مستەوای ئێمە و ژیانی ئێمە بگۆڕێت هیوادارم پەیام و ڕێنماییەکان ڕوون بێت تۆ ناچاری کاتێکی زۆرت تەرخانکەی بۆ بەدەستهێنانی حکمت حکمەتیش پێویستی بە تێڕامان
پێویستە کە تۆ شتێک فێرەبی نەچی بەسەریا. من خەڵکە زانم بەردەوام لە پێشکەوتن و سەرکەوتنە، بەڵام ئەوەی وای کردووە ئەم نەفەرەوا بێ کاتێک کە قسەیەک ئەکا مانگی ئەولاترە لە ماوەسا ئاوات ئەو ڕۆژە تۆ شتێکی ئاوات ئاماژە پێک ڕاستێکی من دوایی بیرم لێ کردەوە و نازانم هەنی بیرەکەمەوە من جاری وهەیە گەنجێکە بۆ نمونە خزمی خۆمە یا مەسەرەن تەلەبەیەکی کۆنمانە گەنجێکە ئەی ناسم جاری وایە تۆ خۆتمان و ئەکی پیئڵی ئەمە ئاوایە ئەمە ئاوایە ئەمە وا بکە سێرەکەی مناقەشەت لەگەڵاکە ڕەت ئەیاتەوە ئەوێ بی سەرمێنەکە ئەوش زانیاری پێ بابیجان گرنگ نییە، هیچ گرنگ نییە، هیچ گرنگ نییە کە من ئەیزانم تۆ ئەیزانی کێ ئەیزانێ، گرنگ نییە، گرنگ ئەوەی ژیانت بگۆڕیت. یعنی ئێستا بۆ نمونە هی وایە کێشەیە بۆ نمونە ڕۆبەرت کیۆساکی یەکێک لەوانەی کە مقابلەیەەکە لە کاتی مقابلەکردنەکە هەندێ زانیاری و داتائەیە ڕۆبەرت کیۆساکی تووڕە بێ ئەڵێ تۆ هاتوویەتێ بۆ خەڵکی بسەرێن تۆ شتە زانی تو کە ئیش بەوەی زوو گوێ بگرێ لە من بڕۆ جێبەجێیکە بڕۆ گۆڕانکاریەکە دروستکە. یعنی بە هەر بە سەراحەت زۆر خراپ تووڕابێ لە موزیک بۆ بەڕاستی حەقی خۆشێت چکە جاری وایە تۆ موزیک توی داوت کردو سێرەکەی توی داوت کردو لەبەری تۆ لەم بوارە شارەزای کەسی سێرەکەی و فەلسەفەی تۆ ئەم نەفرە داوت کردو لەبەری لەم بوارە شارەزایە دوو پرسیاری لێ بکە شتەکەی لێوە فێر ببە مەرجنیە تۆ ئەگەر ئەو شت بڵێ و تۆ نەیڵێ ئیتروا بزانی تۆ بچووکە بیتەوە خەڵک ئەڵێ ئەو زیرەکەوتو قسەی خەڵک بخەنە ئەو لاوە هیچ گرنگ نییە با خەڵک کیژوان نەزانێت تۆ زیرێکی با خەڵک وان نەزانێت تۆ مهمی ئەمە نەخۆشیەوە بە تەمابی بیسەلمێنی بۆ ئەو خەڵکە کە تۆ زۆر زیرێکی کە تۆ شتەزانی نا ئەوە زیرێکی نییە زیرێکی ئەوەیە کە کەسێک ئامۆژگاریەک دەکا بڕۆی ئەم ئامۆژگاری لە ژیانی خۆتا جێبەجێکی نەک بتەوێ ئەو ئامۆژگاریکی تۆکە یا معلوماتێکگەیا بە تۆ ئەو بوەستێنی تۆش معلوماتی بیت آخر جاری وا هەیە هیچ پێویستت بەوە نیێت تو پێویستت بەوەیە کە گوێکانت بکەیتەوە جاری وا هەیە کەسێک نەخوێنەواریشە ساڵانێکی زۆر تەجروبەی پیا کردووە قسەیەک بۆ تۆ ئەکا بەڵام لەوە چه عەشایرانە بیکات لەوە چێ نەزانێت قسەکانی جواندا ڕێژێ ئەبێ تۆ مستەوای ئەوەت هەبێ ئەو قسانەی ئەو تەرجمە بکەیتەوە بۆ مستەواقی خۆت واتە بەتەمام مەبە ئەویش بێ وەکو تۆ قسە بکە ئەبێ تۆ ئەو لەو مستەوایابی قسەکەی ئەو ڕوون بکەیتەوە بۆ خۆت و بڕیار بین ئیسفادە لە تەجروبەی ئەم کەسە بکەیت